ئەمانە کە سوکاری بێسەر شوێن بوانن هەر ڕۆژە و لە شوێنێکی ئەو شارە کۆ دەبنەوە بۆ ئەوەی هەواڵێکی کەسەون بووەکانیان دەستکەوێت لە پارێزگای نینەوە 6200 کەس بێسەر شوێنن دیار نییە لەو ژمارە چەندیان لە ژیاندا ماون و چەندیان مردوون بەشێک لە کە سوکاری بێسەر شوێن بوان دەڵێن کە سەونبووەکانیان لە ژیاندا ماون لەلایەن هێزە عراقیەکان دەست بەسەر کراون ئەنجومەنی پارێزگای نینەوە لژنەیەکیان پێکەینەوە بۆ کۆکردنەوەی زانیاری تەواو لەسەر کە سەونبووەکان لە نینەوە داچی ئەیمەن دوو کوڕ و برازایەکی نزیکەی 3 ساڵە دیار نەماون دەڵێت لە زۆر شوێن گەڕاون بۆ ئەوەی هەواڵێکی کوڕەکەیان دەستکەوێت ئێستا بۆیان دەرکەوتووە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون ئەو دەڵێت نازانن بە چ تۆمەتێک کوڕەکانیان دەستگیر کراون يعني نحن ببيت واحد 3 ئێمە لە یەک ماڵ 3 کەسمان دیار نەماوە حکومەت ئەوانی لە کێشاردوێتەوە داعش زوڵمی لە خەڵک دەکرد هەمومان دەمانزانی ئەوان گروپێکی تیرۆریستین بەڵام حکومەت بۆ زوڵممان لێ دەکات ئێمە دەزانین کوڕەکانمان زیندون خەڵک بینیویانن لە بەندیخانەکانی بەغدان دەمانەوێت پێمان بڵێن بە چی تۆمەتێک گرتویانن یان ڕێگامان پێ بدەن بیان بینین نزیکەی 3 ساڵە ئەوانمان نەبینیوە داچی ئەحمەد ئەویش نزیکەی 3 ساڵە کوڕێکی ون بووە دەڵێت زۆر گەڕاون تاوەکو شوێنی کوڕەکان دۆزیوتەوە ئەو دەڵێت کوڕەکەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراوە هێزە ئەمنیەکان پێیان وتووە ئەگەر 15,000 دۆلاریان پێ بدات ئێستا کوڕەکەی ئازاد دەکەن غاد مني دفتة ونص ما دفتة ونص بغداد خلي هسه أعطيكي هو داوای 15,000 دۆلاریان لە من کردو وتیان ئەگەر ئەو بڕەپارەیەمان پێ بدەیت ئێستا کوڕەکەت ئازاد دەکەین ئێمەش ئەو بڕەپارەیەمان دەست ناکەوێت خانووەکەمان لە کاتی ئازادکردنەوە ڕووخاوە هیچمان نەماوە بیفرۆشین و لە خانووی کرێ دانیشتەجێین کەسیشمان نەماوە ئەو بڕەپارەیەمان بۆ پەیدا بکات سەرۆکی لژنەی بێسەر شوێن بووان لە ئەنجومەنی پارێزگای نینەوە دەڵێت ناوی زیاتر لە 2000 بێسەر شوێن بوانیان یەکلایی کردوتەوە ناوەکانیان داوتە وەزارەتی داد و وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەگەر لە لای ئەوان بن ئاگاداریان بکەنەوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی لژنەکەیان نەداوتەوە ئەو 6200 کەسەی لە نینەوە بەون بوو بێسەر شوێن ناوەکانیان تۆمار کراوە کە سوکارەکانیان دەڵێن بەشێکیان لە ژیاندا ماون لەلایەن هێزە چەکدارە جیاجایەکانی عێراق لە بەغداوە لە چەند شوێنێک دەست بەسەر کراون گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ